من لە زۆر کاتی تری شاوتومە کە باشووری کوردستان لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دەتوانین بڵین لەژێر داگیرکارێکی قوڵترە، ینی زۆر داگیرکاری سەر باشووری کوردستان قوڵترە، هەمەلایەنەترە و بەرفراوانترە. هەم ئەو دەوڵەتانی کە لەو داگیرکاریە بەشدارن، ینی تەنیا دەوڵەتێک نییە باشووری کوردستانی داگیر کرد بێ، بەڵکو ئێستا لە کاتێکە لە ساڵی 91ەوە بەناو خەڵکی باشووری کوردستان ڕاپەڕینیان کرد لە پێنا ئەوەی کە ئازاد بژین، بەڵام بە حکمی ئەوەی کە دەسەڵاتێکی تەسلیمکار بە تایبەتی دەسەڵاتێک کە ینی کوردستانی باشووری کوردستانی ئاواڵا کرد بۆ داگیرکەران و ینی پەیوەندەکانی خۆی لەسەر ئەساسی حەزبی و بنەماڵەیی گرێدا بە داگیرکەرانەوە وای کرد کە باشووری کوردستان ئێستا ئەتوانین بڵێ ئەو مەترسیانەی کە لەناو باشووری کوردستان و لەسەر باشووری کوردستان هەیە کە ڕۆژانای بینین، ینی زۆر لەجێر داگیرکاریکی قوڵترایە بۆ هەر ئازادی خوازێک کە دەنگ هەڵەبڕێ یانەکەوێتە زیندانیان تیرۆرەکرێەوە هاوکا دەبینین، ینی بە ساڵانە دەوڵەتی تورکی داگیرکەر هەمەلایەنە داگیرکاری خۆی پێشەخا لە باشووری کوردستان، ینی چەند ساڵ تقریبان 7-8 ساڵ پێش ئێستا کۆنفرانسێک لە پاڵاس بەسرا لە شاری سلێمانی تا بەشداریمان کرد، ینی کۆنفرانسەکە ینی لەسەر ئەو داگیرکاریە فراوانەی دەوڵەتی تورکیا بوو کە ئەو کاتە ئاماری ترسناک زۆر مەترسیدار درا لەسەرەوەی کە ئاستی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان پێیناوتە چ قۆناغێکەوە لە بواری سەربازیە دەوڵەتی تورکیا چەنەها شوێنی استراتیژی باشووری کوردستانی خسۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و ئێستا لەو کاتەوە چەندین قەت بەرفراوانتری کردووە لە بواری استخباراتیەوە. دەزانین بە دەیان دەستگای سیخوڕی دەوڵەتی تورکیا دەستگای گەورەی ناوەندی و دەستگای تر لە ناو شارەکانی باشووری کوردستانە دروست کراوە بۆ لێدان لە ئازادی خوازانی باشووری کوردستان، لە شۆڕژگێڕانی پارچەکانی تر کە دێنە باشووری کوردستان و لە هەمان کاتیشیان لە بواری ئابووری ئەو قەیرانەی کە قوڵی ئێستا خەڵکی باشووری کوردستانی تایە هۆکاری سەرەکی یان هۆکارە گەورەکەی ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا کە لەسەر باشووری کوردستان لە بواری ئابووریەوە پێشی خستەوە، ئێرانیش بەشێکی ترە لەو داگیرکاری لەسەر باشووری کوردستانە لە بواری پەروەردەی ئەوانشەوە کە نامەوێت زیاتر بچمە سەری. دەزانین ینی ئێستا پەروەردە هەرە لایەنە مەترسیدارەکەی کە دەوڵەتی تورکیا توانیوێتی لە باشووری کوردستان ئەو دەرفەتەی کە پێی دراوە چەندین زانکۆ قوتابخانە بکاتەوە و مناڵی کورد بە ذهنیەتی فاشیستی خۆی بە ذهنیەتی قڕێژ و پیسی خۆی هی داگیرکاری پەروەردە بکە بێوێ ئامادەیکە بۆ داهاتوو، یعنی دەتوانین بڵین لە گشتیە داگیرکاریەکی فراوان لەلایەن دەوڵەتی ئێرانیشەوە هەیە. ئێستا لە باشووری کوردستانە ینی بینیمان لە ڕۆژان ڕابردووە چەند بە ئاسانی دەوڵەتی ئێرانیش هێرشی کردە سەر ینی بەردەوام هێرشی کردوتە سەر هێزەکانی ئۆپۆسیۆنی خۆی تایبەت دەبینین لەسەر پەژاک بەردەوام و لەسەر حتا لەسەر گەل لەسەر ئەو جیانەی کە ئەو شوێنە نزیکانە ئەو گوندە نزیکانەی کە لە دەوروبەری لە سەر خاکی باشووری کوردستان لە دەکەونە منتیقەکانی نزیکی و بەردەوام درۆنی ئاراستە کردووە، هێرشی جیاجیا کردووە حتا لەسەر ڕابردوو بینیمان لە کۆیە و لە شوێنەکانی تریش لە ئۆپۆسیۆنی خۆیە. بەڵام لێرەیە دووفاقیەکە بینین، ینی لایەن عێراق و هەرێمی کوردستانەوە کاتێ ئێران هێرشی کرد بینیمان چەند دەنگدانەوەی بەرفراوان هەبوو، هەم لە لایەن دەسەڵاتدارانی باشووری کوردستانەوە لە بەرامبەر ئێرانە، هەم لە لایەن عێراقیشەوە، هەم لە ئاستی حزبیە، لە ئاستی حکومیە، لە ئاستی هەرە گەورەی حکومیە، حتا جیهانیش لە دژی ئەو پەلامارەی ڕشێمی ئێران بۆ سەر خاکی باشووری کوردستان هاتنەدەنگ. ئەمە خاڵێکی پۆزەتیڤە زۆر گرنگە، بەڵام پێویستە بۆ ئەو داگیرکاریە استراتیژیەی فراوانەی دەوڵەتی تورکیا کە چەندین قات لەهی ئێران زیاترە لەسەر خاکی باشووری کوردستان هەردوێنێ چەکی کیمیایی لەسەر شۆڕژگێڕانی کورد لەسەر گەریلاکانی کوردستان و لەسەر خاکی کوردستان و ژینگەی کوردستان بەکارهێنا و ئەو هەموو تیرۆرەی کە ئەنجامیەدا پێویستە لە بەرامبەرەوە شەڵدەنگیان هەڵبڕن کە یعنی هێرش و پەلاماری دەوڵەتی تورکیا چەندین قات زیاترە، بەڵام دەبینین ئیتیفاقێک هەیە هەم لە ئاستی ناوخۆیی باشووری کوردستان لە بەرامبەرە و داگیرکاریان لە ئاستی عێراقا
دەبێنێ هەم لە ئاستی جیهانیشا لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیا کەستەمێکی زۆر گەورەیە لەگەلی کوردەکرێ لە خەڵکی باشووری کوردستانەکرێ ینی بە عشکرا دەبێنێ ئەو اتفاقا بۆیە بێگومان مەترسێکە زۆر گەورەیە و ڕۆژ بە ڕۆژیش فراوانترە بێهی ئەو داگیرکاریە ئەگەر ینی بەڕاستی ئێستا دەتوانین بڵێن باشووری کوردستانیش پێویستی بە شۆڕشێکە بە ڕاپەڕینێکە بۆ ئازادکردنی خاکەکەی دەنا ئەو خاکە کەوتۆتە ژێر داگیرکاری و تەسلیمکاریەکی خراپتر لە بەشەکانی تری کوردستان کەسایەتی وڵات پارێز کەسایەتی شۆڕژگێر هەم هی باشووری کوردستان هەمی پارچەکانی تری کوردستان لە سنووری تەنیا لە سنووری پارێزگای سلێمانیا لە ناو شارەکاندا تیرۆر کران ئەمە جگەلەوەی کە لە شوێنەکانی تریشە لە ڕێگای نێوان سلێمانی یان چەند چەماڵ ینی ناوچەکانی تر لە ڕێگای تری سلێمانی شار باژێر لە شوێنەکانی تریشیانی ئەو تیرۆرانە بینیمانە لە نزیک منطقی کونەماسی لە ڕابردووە ینی بە درۆن ئەو تیرۆرانە ئەنجام دراون بەڵام تەنیا لە ناو شارەکانیشە لە بەرچاوی خەڵک چەندین تیرۆر ینی هەم لە مامۆستا شەماڵ بیگرە لە ینی هەتاوەکو لە هەواڵ شکوری بیگرە هەواڵ شکوری سەرحەد هەواڵ زەکی چەلەبێ هەواڵ دواترینیشیان هەواڵ ناگیهان بوو کە لە شاری سلێمانی لە ناو گەڕەکی بەختیاری کێکێکە لە گەڕەکە ڕاقەکانی شاری سلێمانی هەواڵ ناگیهان تیرۆرکرایانی ئەم تیرۆرانە ینی ئەتوانین بڵێن پێناوتە قۆناغێکی تر لە باشووری کوردستان هەڵبەتە لە ساڵی نەوەتەکانەوە لە ئازادکردنی باشووری کوردستان یان با بڵێن لە ڕاپەڕینی باشووری کوردستانەوە تیرۆرانە بە بەردەوامی بوونیان هەبووە تایبەت زیاتر کەوتونەتە زیاتر لە منطقەی هەولێر و ئەوانە هەبووە لە ساڵی 96 لە ساڵەکانی ترە و لە منطقەی بادینان زۆربەی کات وڵات پارێز و ئەو کەسانی تایبەت کە چوونە لا ڕێبەراپۆ کە دواتر گەڕانەوە کە کەسانێکی هەموو کەسی تێگەیشت و کەسی ڕۆشنبیر کەسی پێشەنگ بوون یەک بە یەکەوانە تیرۆر کران لە ساڵەکانی ڕابردووە بەڵام دواترین تیرۆرەکانیش کە مەترسیدارە کە ئێستا پێناوەتە قۆناغێکی نوێەوە بە هەستێکی فراوان بەڕێوە ئەچێ لە شاری لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی ڕابردووە ئەنجامدرا لە ینی لەم یەک دو ساڵی ڕابردووە ئەنجامدرا ئەمە بێگومان بێ ئیتیفاق ناکرێ ینی دوو خاڵ زۆر گرنگە ئینسان لێرەدا باسی کە لێدوانی باڵێسی دەوڵەتی تورکی فاشیست لە شاری هەولێر ئینسان پێویستە لێرەیە ینی ئەو لێدوانە دەری ئەخا کە ئەم هیچ کامێک لەم تیرۆرانە بێ ئیتیفاق ئەنجام نەدراوە ینی دوو خاڵی زۆر دیار و ئاشکرا لەو سەردانی دەوڵەتی باڵێزی دەوڵەتی تورکیا بوو یەک لەوانە کە باڵێزی تورکیا دێتە شاری هەولێر لە ناو شاری هەولێرە لە پایتەختی هەرێمی کوردستانە دێت و لە بەرچاوی کامێراکانی دەسەڵاتە لە بەرچاوی دەسەڵاتدارانە بە ئاشکرا دەڵێت ئێمە ناگیهانمان تیرۆر کردووە کاتێک پرسیاری لێکەن بە تایبەتیش کە دەڵێت ئێمە هەر کەسێک کە پەکەکەی بێ وەلایەنگری پەکەکە بێت ئێمە ئامادەن تیرۆری کەین واتای هەر ئینسانێکی شۆڕژگێر ئازادی خواست لە باشووری کوردستانە هەبێت معرەزە بۆ تیرۆرکردن و تیرۆرەکرێت لەسەر دەستی دەوڵەتی تورکیا ئەمە بە ئاشکرا دەڵێ لەناو خاکی هەولێرە لە هەرێم پایتەختی هەرێمی کوردستانە و لە چ کاتێکیشا دەیڵێ ئەمەش زۆر گرنگە لە کاتێکدا دەیڵێ کە دوو ڕۆژ بەر لەو ینی سەرۆکی دەستگای جاسووسی میتی تورک لە ناو باشووری کوردستانە بوو ینی دوو ڕۆژ بەر لە باڵێزی تورکیاکان قسەیە ئەکات دوو ڕۆژ بەر لەوە هاکان فیدان سەرۆکی دەستگای جاسووسی میت کە لە هیچ وڵاتێکی دنیاە سەرۆکی ینی دەستگاسی خوڕەکەی کە دەستگاکی زۆر حساسە ناتوانێت بچێت لە وڵاتانی تر بە ئاشکرا چاوپێکەوتن ئەنجام بدات و لەگەڵ لایەنەکانە کۆبێتەوە بەڵام بە ینی هاکان فیدان ئەم جارە و چەندین جاری تریش هاتووە لایەنەکانی هەرێمی کوردستان دەبینێ خەڵک دەبینێ کەسایەتەکان دەبینێ بۆچی دەیانبینێ لەبەرەوەی کە بەکاریان بهێنێ لە کارە سیخوڕی و تیرۆریەکانە و هاکان فیدان
ینی کە هاتۆتە باشووری کوردستان لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نێچیر بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەر سێکیانە ئەو کەسانەی کە دەستیان بەسەر هەرێمی کوردستانە گرتووە ئەو بنەماڵەیە کۆبوونەوەی کردو بەنهێنی و ینی هەندێک دەنگۆ هەیە کە گوایە لەگەڵ پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی ئێستا یەکێتیشە بەنهێنی کۆبوونەوەی کردووە و دواتریش بۆ ئەوەی کە بە دنیا بڵێ بە خەڵکی باشووری کوردستان بڵێ من لە هەولێرم وە کۆبوونەوە ئەەکەم و خەڵکە بینم ئێوە ئاگدار بن لەگەڵ لایەنی تورکمانی کۆبوونەوە ئەکات و وەدەیداتە ڕاگەیاندن و بڵاوی ئەکاتەوە ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەو لێدوانەی سەفیری تورکیاش 2 ڕۆژ دوای ئەو سەردانانەی هاکارفیدار لەو سەردانانەشە کە بە ئاشکراڵێن ئێمە بۆ پرسی تیرۆر هاتوین بۆ پرسی تیرۆر کە گوایە لە ناو کەوانەیەکە هێز ئازادی خوازی تەفگەری ئازادیگەری کورد پەکەکە ئەوان لە زمانی ئەوانەوە تیرۆرە ینی بە ئاشکرا دەڵێ ئێمە بۆ ئەو پرسە هاتوین و دواتریش دەڵێن هەر کەسێ تیرۆر بکرێ ینی هەموو پەکەکەیە و هەموو دۆستێکی پەکەکە ئامانجی ئێمەیە بۆ تیرۆر یعنی کەوایە لێرە ئەمە اتفاقێک کراوە لەو فترەیە لەسەر ئەو تیرۆرانە لە ڕابردووە کراوە و ئەمانە بە ئاگایی ئەکرێن و بە هاوبەشی ئەنجامەدرێن بەداخەوە هەر تاکێکی ئازادی خوازی باشووری کوردستان ئێستا لە بەردەم مەترسی تیرۆرایە ئەمە مانای ترساندنی خەڵک نییە ئەمە مانای ئەوەی کە پێویستە خەڵکی باشووری کوردستان بزانێ ئەم دەسەڵاتە بۆتە ویلایەتێکی دەوڵەتی تورک بۆ هەڵبەتە دەبێت بڵێم کە عێراقیش لێ بەرپرسیارە عێراقیش دەسەڵاتدارانی عێراقیش بەشێکن لەم بە تایبەتی هەندێکیان ئینسانە گەر بڵێ هەمووشیان نە بەشێکن لەم تاوانانە بەشێکن لەم تیرۆرانە بە بێدەنگبوونیان بە ئتیفاقیان بە چاوداخستنیان لەسەر ئەم بابەتە بۆیە دەبێت دەتوانین بڵین مامەڵەیەکی زۆر مەترسیدار لەگەڵ دەوڵەتی تورکیا کرێ دەوڵەتی تورکیا هەرێمی کوردستان وەکو شارێکی خۆی معاملەی لەگەڵا ئەکا و بە ئێستا هەر شتێک لە بواری سیاسی ئەمنی هەموو شتێک لەژێر کەوتۆتە ژێر داگیرکاری دەوڵەتی تورکیاوە ئەگەر خەڵکی باشووری کوردستان ئێستا ینی خۆی وەڵامی ئەم قۆناغە نەداتەوە خۆی لە بەرامبەر ئەم تیرۆرانە نەوەستێتەوە هەڵبەتە ینی خاکی باشووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ ینی دۆخی باشووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەنگاوی خراپتر و زۆر مەترسیدار هەنگاو برێ ینی گاتە قۆناغێک کەوەکو سەردەمی ڕژێمی سەدام کەس نەتوانێت بە ئاشکرا هەڵوێستی ئازادی خوازی خۆی دەربڕێەوە کەس نەتوانێت قسە بکار ئێستا شوای لێ هاتووە ینی ئەوەی دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستانی کات ئەتوانین بڵێ لە بواری یاسانێونەتەوەیەکانەوە لە بواری مافی مرۆڤەوە لە هەموو ڕوویەکەوە لە دژی یاسانێونەتەوەیەکانە لە دژی مافی مرۆڤە لە دژی هەر حتا یاساکانی عێراقا یاساکانی هەر یاسانە و دەوڵەتەکانە هەر وڵاتێکە کە مافی دەوڵەتێکی تر نییە بێت لەسەر خاکی دەوڵەتێکی تر کردەوەی تیرۆریستی ئەنجام بدا هێرشی داگیرکاری ئەنجام بدا لە قۆناغێکە کە چەکی کیمیایی قەدەغەیە چەکی کیمیایی بەکاربێنێ یعنی ئەوەی کە ئەکرێت بەڕاستی زۆر زۆر مەترسیدارە و جیهان و ینی دەسەڵاتدارانی جیهان ئەمریکا و ئەوروپاش لی بەرپرسیارن ئەگەر بە قسەی دەوڵەتی تورکی فاشیست و هاوکارەکانیشی بوونایە 22 ساڵ یا با بڵێن 30 ساڵ لەمە پێش حرەکەتی ئازادی خوازی پەکەکە لە ناوە چوون ئەو تەفگەرە پێش ناکە و ئەو تێکۆشانە پێش ناکە و ڕۆژاوای کوردستان هەر لە سەرای شۆرشەوە لە ناوە چوو حتا ئەگەر بە گوێرەی خواستی جیانیش بووە بەڵام ئەوەی کە بێگومان دیارکەرە هەڵوێستی خەڵکو و تێکۆشانی گەل ئەتوانێ هەموو باڵانسەکان بگۆڕێ هەموو سیاسەتەکان بگۆڕێ و پێش بەداگیرکاری بگرێ ئێمە دەبینین ینی دەوڵەتی تورکیا ئەوە نییە لە دۆخێکی زۆر زۆر باش و سەرکەوتووە بێکە ئەم هەنگاوانە ئەنێ و ئەم هێرشە مەترسیدارانە ئەنجامەدرانە دەوڵەتی تورکیا ئێستا لە قۆناغێکی هەرە خراپە قەیراناویە لە وڵاتی خۆیان ژیانەکات بۆیە شەڕەکان داوێژێتە دەرەوە
و ئەو شکستانی کە لە بواری سەربازی بە تایبەتی لەسەر دەستی گەریلاکانی ئازادی ینی ڕوبەڕووی بۆتەوە دەوێت لە مەدانی تیرۆر و مەدانی تردا قەرەبووی بکاتەوە دەنا بۆ خۆی لەناو شکستی گەورایە و دەبینین هێڵی ئازادی تێکۆشانی ئازادی گەلی کوردیش لە بەرامبەرە ینی زۆر زۆر بەرفراوان و بەهێز بوو ئەمڕۆکە دەبینین دروشمی ژن ژیان ئازادی کە دروشمێکی تێکۆشانی ئازادی ئەو حرەکەتەیە بۆتە دروشمی شۆڕش لە جیهاندا بۆتە دروشمی کۆکردنەوەی گەلان بۆ بەدەستێنانی مافەکانیان بۆتە دروشمی ژنان کۆکردنەوەی ژنان بۆ بەدەستێنانی مافەکانیان نەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەڵکو ئەوە تا بۆتە ینی بابەتێکی جیهانی بۆیە ئەمە ینی بەرفراوانبوونی تێکۆشانی ئازادی خوازی ڕاستە لە ئاستێکی ینی دەتوانین نەک بڵێن هاوتەری بەڵکو زۆر زۆر هەنگاوی مەزنی ناوە لێرەدا هەڵبەتە ئەم تێکۆشانە ئەم شۆڕشەش ڕوبەڕووی مەترسیە بەڵام ئەم مەترسیانە ئێستا لە باشووری کوردستان بۆتە خاڵێکی زەعیفی گەلی کورد لە ینی لە مەجای شۆڕشا بەداخەوە ئەو هەنگاوە مەزنانەی کە کوردی ئازاد لە هەر چوار بەشی کوردستان ینی بڵێ لە ئاستی گشتەکەیە هاویشتوێتی باشووری کوردستان بۆتە خاڵە زەعیفەکەی ئەو تێکۆشانە لە جێگەی ئەوەی کە ئەو دەستکەوتانەی کە گەلی کورد بە تایبەتی باشووری کوردستان بەدەستی خست گەلەکەی بەدەستی خست ببواتە خاڵێکی بەهێز بۆ بەهێزکردنی دەستکەوتەکانی تێکۆشانی ئازادی گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بە پێچەوانەوە بۆتە خاڵێکی لاواز کە لەکوێ دەوڵەتی تورکیا داگیرکەرانی کوردستان ڕوبەڕووی شکستە بنەوە دێن لەم خاڵە لاوازەوە دێنە ژوورەوە هەوڵەدەن ینی گورزێک لە تێکۆشانی ئازادی بۆشێنن دەنا ئەوەی کە ینی ئەگەر مەسەلە تێکۆشانی ئازادی بێت لە باشووری کوردستانیش دەبینین ڕۆژ بە ڕۆژ خەڵکی باشووری کوردستانە حقیقەتی بۆ دەرەکەوێت کە ئیتر ئەم دەسەڵاتە کە لە باشووری کوردستانێ ئەم حزبە ئەم مۆدل کلاسیکانە حزبە کلاسیکانە حزبە وابەستە بە داگیرکارانە بە تایبەتی لە سەر و هەمووشیان و پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت وەڵام دەری داخوازی خەڵکی بێت لە هیچ شوێنێک لە هیچ شارێک لە هیچ گوندێکی باشووری کوردستانە و ئەوەی کە هەتا ئێستش پارتی پاراستووە ئەو زەبروزەنگ و تایبەت پشتیوانی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی ترەکە هەتا ئەمڕۆکە ماوەتەوە دەنا خەڵکی باشووری کوردستانیش ینی دەبینن ڕۆژ بە ڕۆژ لە دەوری حرەکەتی ئازادی گەلی کورد کۆ بنەوە و وەکو ئەڵتەرناتیڤی بینن و هیوا لەسەر هەڵاتنن بەڵام دەبێت ئەم هیوایانە ببێتە هەڵبەتە هەر بۆیە ئەم تیرۆرانەش ئەنجامەدرێن ناوخاکی باشووری کوردستان یەکێ وەکو هەواڵ ناگیهان دەبینین لە بواری ژندا چەنەها ژنی باشووری کوردستانی لە دەوری خۆی کۆ کردبووەوە ژنانی بەڕێخستن ینی وەکو ڕێخستنێک لە بواری فکری ڕۆژ بە ڕۆژ ینی پێشنگایەتی ئەو فکری ژنجیان ئازادی و ئایدۆلۆژیای ژنی ئازادی ئەکردوە لەو چوارچێوە ژنانی باشووری کوردستان وەکو وەڵامدەرێک بۆ خوانەیان بینی لە دەوری کۆبوونەوە هەڵبەتە خۆ هەواڵ ناگیهان چەکێکی پێ نەبوو لە باشووری کوردستانە شەڕ بکە هەتا وەکو ینی دەوڵەتی تورکیا و یان هێزەکانی تر بە مەترسی تەنیا لە بواری ئەوەی کە ئەو ینی خواستە ئازادی خەڵکی باشووری کوردستان بۆ کۆبوونەوەی لە دەوری شۆڕژگێڕەکان لە دەوری مرۆڤە خاوەن فکرەکان خاوەن زەهنیەتی ئازادیەکان ترسی لە لای داگیرکەران و لە لای دەسەڵاتدارانی باشووری کوردستانیش دروستکردەوە یایکە وەکو مامۆستا شەماڵ کە تەنیا لە بوارە تێکۆشانە ئازادیەکە جێگای گرتووە و پێشنگایەتی ئەکات پێشنگاتی خەتی نەتەوەی و ئازادی ئەکات بۆتە ترس بۆ داگیرکەران کە هێرشەکەنە سەری پەلام ینی تیرۆریەکەن بۆیە ئەم خواستە زۆر پێشکەوتووە ناو خەڵکی باشووری کوردستان و خەڵکی باشوور ئێستا دەزانن چه هێزێک وەڵام دەرەوەیە و ینی دەوڵەتی تورکیا هزار ئەوەندەی تریش هێرش بک بێگومان نەگەڵ شۆڕشە لە بین ناچێ بەڵکو پێشکەوتوتر و پێشکەوتوترە بێ لە باشووری کوردستانە بەڵام قسەکەی ئێمە لەسەرەوەی کە خەڵکی باشووری کوردستان مادام ڕاستیەکان دەزانن ئێمە وەکو گەل دەبێ هەم لە ئاستی ناوخۆی باشوورە هەم لە ئاستی دەرەوەیەوە ینی خۆمان ینی ئەو پۆتانسیلیکە هەیە خۆی بەڕێخستن کە ینی لەوە زیاتر بێدەنگ نەبێت لەوە زیاتر بێدەنگ نەبێت لە بەرامبەر ئەو هێرشانە و بتوانێت ڕوبەڕووی بێتەوە چونکە
دەبینینەوە تا لە بەشەکانی تری کوردستان گەل خۆی ڕوبەڕووی داگیرکاریە بێتەوە، ینی ئێمە ناکرێت چاوەڕوابین لە دەرەوە کەسانێکی تر بێن ئێمە بپارێزن، دەبێ خەڵک گەل ینی ڕوبەڕووی ئەو بێشەرەفی و بێکەرامەتێ بێتەوە کە ئەیانوێت لە سەرخەکی باشووری کوردستان پێشی بخەن، چونکە هەر هێرشێک ینی بەڕاستی ئەو هێرشە دەبێ ینی خەڵک وهای ببینێت کە لەسەر ماڵەکەی ئەوە، لەسەر ناموسی ئەوە، لەسەر شەرەفی ئەوە، لەسەر کەسایەتی ئەوە، لەسەر ئیرادەی ئەوە، بۆیە دەبێ بە هەموو ڕەنگێک بەڕێخستنبوونی گەل وەڵامی گرنگ بە داگیرکاری بدرێتەوە، بە دەسەڵاتدارانی باشووری کوردستان بدرێتەوە گەل بتوانێت ینی جارێکی تر لە نوێەوە شۆرشی ئازادی کۆمەڵایەتی دیموکراتی لە ناو باشوورا پێش بخات کە دەتوانێت بەم ڕەنگە ڕێ بە تیرۆر و مەترسیەکانی سەر باشوور بگیرێت.